بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ سەرلەسەر پرسی دواکەوتنی نردنی موچەی مانگی دوو لە بەغداوە هەروە دروستبوونی ئاستەنگ بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانی دەکەین سەرەسەرەوە دەکەین دواکەوتنی موچەکە پەیوەندی بەچیەوەیە ئایا پەیوەندی بە ڕادەزنەکەنی داهاتی ناوخۆ و نەوتەوەیە کە تەیف سامی لە حەفتەی مانگی ڕابردوو داوای کردبوو لەگەڵ لیستی موچەی مانگی دوو داهاتی ناوخۆ بنێرن و داهاتی نەوتیش کە مەبەستی تەنکەراویش بنێرێت کە تاو کێسە هەرێم نەناردووە هەروە سەر ئاستەنگەکان ئاواستەنگانی کە دەکەن کێسە کۆمپانیەتەکان مەرجی نوێیان هەیە و داواکاری نوێیان هەیە لە عێراقیش ئەمڕۆ کۆبوونەوەیکیش کرابوو لە بینی وەزارەتی سامانە سوشتەکانی هەرێم و وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیەتەکان کۆبوونەوە کە بێ ئەنجام بووە دوای 2 ساڵ لە ڕاگررتنی نەوتی هەرێم تاکو ئێستا وادەیەک دیاری نەکراوە بۆی کە هەناردە بکرێتەوە تەناوەیە کە بەڕێگەی تەنکەر و قاچاق دەفرۆشێت ئەم پرسیان لەگەڵێک لە بەڕێزان مامۆستادارە سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراق و دکتۆر غالب محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق لە ژنێ و توغاس قسەی لەسەرەکەی سوپاسان دەکەین مامۆستا بەخێر بن لەگەڵ بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە موچە بالا موچەوە دەست پێ بکەین بەرەوەی بچین سەر نەوت هۆکاری چیە کە دووبارە ناردنی موچەی مانگی دوا کەوتووە خۆشتان ئاگادارن پێشتر نووسراوێکی تەیف سامی هەبوو لە حەفتەی دوو کە کۆمەڵێک داواکاری لە هەرێم هەبوو ئەو داواکارانە جێبەجێ کراون بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆیەوە سڵاویش لە بینەرە بەڕێزەکان زۆر بەخێرات جەنابی دکتۆرەکەم سوپاس دەکەم پێم وایە ئەمە شتێکە تەواوی خەڵکی کوردستان ئاگادارن کە هەمومان ئەزانین نزیکەی ساڵە زیاترە بڕیاری دادگای فیدراڵی دەرچووە بۆ ئەوەی کێشەی موچە لە ڕووی یاساییەوە گرفتەکەی تا ئەندازەیەکی باش یعنی چارەسەر بوو لە یاسای بودجێ و بڕیاری دادگای فیدراڵی بەڵام هەرێمی کوردستان پابەند نابێ بە ڕێکەوتنەکان و پابەند نابێ بە یاسای بودجەش و بە بڕیاری دادگای فیدراڵیش وەکو بەڕێزیشدا ئاماژەت پێکرد لە بەرواری حەڤەی شوبات جارێکی تر تەیف سامی لە دوایمین نووسراوی ئاڕاستی حکوومەتی هەرێم و نوێنەراتی هەرێمەکاوە داواکا کە هەرێم پابەند بێ ئەم بە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بەڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی بەڵام بەداخەوە هەمومان ئەزانین هەرێمی کوردستان لە کۆتا ڕۆژەکانی مانگی دووە لیستی موچەی نارد کە کاتی خۆی گەل لە یادمان بە چەند مانگێ لەمە پێش ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا هەموو دەی مانگی لیستی موچە ئامادە بێ ئەم لیستە بۆ بە مەتەڵ لە هەرێمی کوردستان ئامادە نابێت تەرتیب نابێ بێکەم و کوڕی نابێ بەداخەوە کە ئەمە لەم سەردەمی سیستەمی دیجیتاڵی و پێشکەوتنیا گرفتێکە لە هەرێم بۆیان چارەسەر نابێت پێم وایە ئەیانەوێ ئیرادەیەکیان نییە بۆی چارەسەریکەن و یانەوێ ئەو گرفتە بەردەوام بێ بۆی ئیسیفادە لەو بارودۆخۆ بکەن کە لە کوردستان و عێراق گوزارێ بەداخەوە ئەمە بەشی دووش تا ئێستا داهاتی ناوخۆیان ڕادەز نەکردووە داهاتی مانگی 51 میلیارد دیناریان ڕادەزکرد عێراق پێ رازی نییە ئەمە هەموو نەکە بۆ وەزارەتی دارایی هەر لە هەر کەسێکە پرسی لە عێراق پێ رازی نییە یعنی ئێمە واقعی بڵێن هەرێمی کوردستان ئایا داهاتەکەی چەنە خۆیان نەڵێن خۆی من ناڵێن وەزیری دارایەڵێ مانگانە نزیکەی 350 میلیارد تۆ ئەگەر بڕیارە لە سا 50 ڕادەستی بەغاکەی ئەوە تۆ یعنی ئەمە جۆرێکە لە گرفت دروستکردن و لەمپەر دروستکردن بۆ بژێوی خەڵکو و موچەی خەڵکو و شایستە دارایەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەس مامۆسای جوادێکێ بۆ نردنی هەموو ڕۆژی دەڵێن وردبینیەکە تاو بوو تاو نەبوو واژۆی تەیف سامی ماوە دیارە بەڕوونی دیارەنێکەی بێت دیارە دوای ئەوەی ساڵە وردبینەکە تاو بوو دیارە بڕیاری ئەوێ بڕیاری خەچکردن واژووی ئەوێ و لەو لاوەتە میلی هەرێمی کوردستانەکرێ بەڵام ئەم گرفتە ئەبێ لە ڕێشەوە چارەسەر بکرێ تۆکرێ هەموو مانگێک ئاوا یاری بە موچە خۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ینی ئەمە لە دنیاە نییە وەزارەتی دارایی عێراقیان هەرێمە یاریەکە دەکە من بەدڵنیایەوە من ئێمە هەمیشە وتمانە با هەرێم پابەند باشە هەرێم ئەوەی لەسەرێتی جێبەجێ بکە ئەگەر حکوومەتی عێراقی مقصر بوو ئێمە ئەمە ڕوبەڕوو بە سوودانی مانگول لە هۆڵی پەرلەمانە وتمان گوناهی فەرمانبەرێک موچەخۆرێک چییە خانەنشینە لە هەرێمی کوردستان سزایە دەن لە کاتێکا بڕیاری دادگای فیدراڵی هەیە و یاسای بودجە هەیە ئەوتی ئەمە هەموو پابەندێکمان بەرامبەر بە هەرێم جێبەجێ کردووە بەڵام هەرێم ئامادە نییە و هەر بۆ زانیاری بەڕێستان بەڕێست دکتۆر فواد حوسێن لە تەنیشتیەوە بوو لە دەسە ڕاستیەوە بوو کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دەرەوەی و ئەندای مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە نێودوانیە یعنی بابی وتایە هەرێم یعنی هەتا من بە وفدەکەی هەرێم لە بەغا دانیشتن لەگەڵیانە وتی ئێمە هەموو پابەندێکمان جێبەجێ کردەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان مەگەر جێبەجێدان کردووە دێ بڕۆن لە دادگای فیدراڵی سکاڵا بکەن بەڵگە بێنن بڵێن ئێمە داهاتمان ڕادەست کردووە تەوتینمان کردووە لیستەکانمان پاک و پخت و بێگەردەکە هیچی وانە بەداخەوە یعنی هەرێمی کوردستان من پێم وایە ئیسفادە لەم بارودۆخە ئاکا وەکو میلەت زەرەری کردووە
وەکو هاوڵاتی و موچەخۆر قەیرانی بۆ دروست بووە بەڵام وەکو حیزب و دەسەڵات و هەندێک کەسی تایبەت بەڕاستی بخۆیانەوە تەفرۆشن لێ پێچین. بەچی ڕاز دەکەێتەوە دوێنێ بەڕێزت بەیانامێک کتەبوو لە یادی ڕاپەڕین باسیەوە پێویستی بە ڕاپەڕینێکی ترەیە من قەناعەتم بۆ ڕاستکردنەوەی موچە بێ داهات ڕێگری بێ لە تاڵانی داهاتی ناوخۆنەوە بۆ ڕاز دەکرێتەوە. ئەمە قەناعەتی خۆمە وانی ئەمە خۆم خاوەنی ئەم قسەم نەکشتی کرد من پێم وایە یەکێتی و پارتی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە هەرگیز چاکسازی ناکەن و بەرگەی چاکسازیش ناگرن و پێشیان ناکرێ بە دڵنیاییەوە لەبەرەوە فرسەتی زۆر هەبوو هەمووی لە دەست چوو بەداخەوە ینی ئێستا ڕۆژ بە ڕۆژ بیرەکەنەوە چۆن خزمەت گوزاریەکان لە کەرتی گشتیەوە بگوازنەوە بۆ کەرتی تایبەت بۆی خۆیان مستەفید بن تازەترین قسە کە باسی لەکەن ئەڵەن لەمە هەموو شۆی خەڵک لە کوردستانەوە بۆ ئێران لە مەرزەکانە بێ هەموو هاوڵاتێک 15,000 دینار بایدەم بە کۆمپانیایەکی تایبەت وەکو بیمە بەش سەرانەیە بێ ناوی بنی سەرانە ینی ئەمە لەولاوە هەموو ڕۆژێ شتێکە بینی وەزارەتی تەندروستی بینی کەرتی خوێندنە بینی کەرتی تەندروستی بینی ینی خەریکە ئەم وڵاتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە حکوومەتی تایبەتی خەڵکی کوردستان ینی حکوومەتێک نامێنێ بەمانایی کە ئەم حکوومەتە خزمەت گوزاری گشتی پێشکەش بکە ینی ئەمە کارەبای خەڵکێتی لە 24 کاتژمێریش بەڕێوە ئاگادار بماوەست ئەو 24 کاتژمێریش کە ئێستا باسیێگەن ئەوەش نەکبەتێکی ترە بۆ میلەت ینی بەداخەوە ینی ئەمان بیرەکەنەوە چۆن میلەت بڕوتێنەوە لە بۆ بەرژەوەندی حیزب و شخص لە ناو حیزبیشە بۆ چەند کەسێکی دیاری کراوە ئەمە کارەساتیشی گەورە خوڵکێنە بۆیە من قەناعەتم وایە ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان بێدەنگ نەبن ڕاپەڕینێک بکەن یعنی جۆرە لە جۆرەکان بەڕاستی ئەبێ بەڕووی ئەم دەسەڵاتەیە جەریئانە بێنە دەنگ هەڵوێستیان هەبێ تاکەی 34 ساڵ تۆ نەتوانی سادەترین ماف بۆ هاوڵاتی خۆت دابین بکەی ینی چی تریان لە چاوەڕوان نەکرێت من دڵنیای خەڵکی کوردستانەکەمەوە لەم 34 ساڵەیە چیان کردووە لەم 4 ساڵی ڕابردووە خراپترەکەن باشتر ناکەن داهاتوو خراپتر دەبێت بە دڵنیایەوە لە ڕووی خزمەت گوزاری بۆ چووکە هەمووی بن بۆ کەرتی تایبەت دوجار خەڵکی هەژار و بەکوتی بەرز لەگەڵ ڕاپەڕینێک دای بۆ ڕاستکردنەوەی بارودۆ من پێم وایە بە خەڵک هەڵوێستی هەبێ نابێ خەڵک بەڕاستی هەر بە تەمای توێژێکی دیاری کراوە بێ و مان بگرێ و بچێتە ژێر خێمە و بچێتە سەر شەقام ئەبێ خەڵک هەمووی کۆدەنگ و یەک دەنگ بێ و هەڵوێستێکی جددی هەبێ بەرامبەرم دەسەڵاتە بەڕاستی سپاس دەکەم کاک تۆ جەنابش بەخێر بێی سپاسیان دەکەین بەڵە سەرنەوت پسێ لە جەنابەت بکەین لەبەرەوەی کە لە لیژنینەوە تۆغازم سپۆری لە بوارینەوەدایە بۆچی کێشینەوە چارەسەر ناکرێت چەند کۆبوونەوەی کرا ئەڵەن کۆمپانیا نەوتەکان ڕازی نین کۆمپانیا نەوتەکانە یاخود شتی دیکەیە کە لەمپەرن لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتێرێم خۆتە ئاگادار نەگەر بێتەوە 25 سێ لەکاتە 2 ساڵی ڕێک کە نەوت بە بۆری ڕاگیرا بەڵام بە قاچەق دەڕوە بڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان ڕێزمێ بۆ جەنابەت بۆ کاکدارە خۆشەویست بۆ بینەران و بیسەرانتان طبعاً ئێمە بێەوە بزانین ئەو عقدانەی کە کاتی خۆی کراوە لە 2000 و تقریباً لە 2003ەوە دەستیان کردووە بە عقد حکوومەتی هەرێم عقدەکانیان هەمووی مشارەکە بووە و ئێمە ئەو کاتەژە وتما 58% بوو بە کۆمپانیاکان و بە خزمەت گوزاری و بە نەقڵ و بۆوانە 42% گەڕاوە بۆ خەزێنەی دەوڵەت ئەمە ئەوە گەیەنێ کە بەڕاستیەوانەی کە عقدەکانیان کرد خۆیان شەریک بوون لەگەڵیا یەکێتی و پارتی خۆیان شەریک بوون لەگەڵ و کۆمپانیانەی کە عقدەکانیان لەگەڵا کردووە لەبەرەوە ئێستا هەر خۆشیان بە کۆمپانیەکان ئەڵێن بڕۆن ڕێک مەکەون یعنی ئەگینا کۆمپانیا بۆ ئێستا ڕۆژانە 320,000 بەرمیل دەرەهێنێت و هیچ قسە ناکە بۆ ئەگەر ئەم نەوتە تەسلیمی عێراق بکە قسەکە ئەمە پرسیارە ینی خۆ ئێستا نەوت نەوەستاوە ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت دەرەهێنرێت و بە قاچاق لە بەرچاوی هەمومان هەزاران تەنکەر بە ئەڕۆی بۆ ڕێگەی کەلار هەروایە ئەڕۆی بۆ ڕێگەی ڕانیە هەروایە ئەڕۆی بۆ هەر ڕێگەی پێنجوێن هەروایە هەڵەبجە هەروایە هەموو ئەو ڕێگانە پڕ بۆ لە تەنکەر خۆ ئەم تەنکەرانە سوورەخوا لە هەرێمی کوردستان تو بڵێ مەسرور بەرزانی ئێوێ تەنکەر بە بەلا سوور بدانەوە هەرێمی کوردستانە نەکاکە نەوتی تایە ئاوی تایە چی دیایە هەرێ بە شتێکی تیاابێ یەکێتیش بەلاش دێمە سەر ئەویش یەکێتی و پارتی مستەفیدن لەم قاچاقچێتیە چکە لە قاچاقچێتیە عادەتەن کەس حسابات نییە وەرە قەلامان نیە نە من لامە نە پەرلەمان لایەتی نە پەرلەمانی عێراق ئەزانێ نە کەس ئەزانێت چەندێک ڕۆشتەوە چەندێک دیێت چەندێک ئەفرۆشێ بە چەند ئەفرۆشێ کێی فرۆشێ بە کێ فرۆژەوە کەس نایزانێ یەکێتی و پارتی ئیسیفاداکەن یەکێتی ئیسیفادە لە نەقڵەکەیەکە چونکە پارتی ناتوانێت هەمووی نەقڵ بکات لە یەک منفەدەوە کۆتیان ئێستا بەشێکیشی دەڕوا بۆ تورکیا بڵێ ئەو بەشە کەمە ئەم بەشەکانی تر مەجبورن بێ بەم منفەدانی خۆمانە بیبن یەکێتی چۆنێڵێ تۆ بڕۆ دوکانێک دابنە لێرە ئیداری گشتیڵەوە شەریکم چۆنێڵە 1000 تەنکەر بەناو جادە سلێمانیە بڕۆ پارەی لێ وەرنەگرێ متەکیدم
نسبەیەکی باشی لێ وەرەگری باسی 600 دلاریان بەڵێ زیاتریش لەوە چێ زیاتریش وەربگیرێ لەو نەوتە ئەسڵ لە شوێنی وایە شەریکن لە شوێنی وایە شەریکن لە نەوتەکە مەسەلە من نمونە دەدەمێ حەقلی کۆرمۆر ڕۆژانە 20,000 بەرمیل کۆندێسەر بەرهەمێنێت ئەمە لە منطقەی گەرمیانە کۆرمۆر 20,000 کۆندێنسەیت بۆچی بەکاردێ کۆندێنسە زۆر ڕاقیە مادەیەکە زۆر گرانترە لە نەوت لەبەر ئەوە بۆ بەرزکردنەوەی کوالیتی نەوت بەکاردێت بۆ بەرزکردنی کوالیتی نەوت بەکاردێت خۆشیە پێوترێ بنزینی طبیعی یعنی بنزینی طبیعی بە عەرەبی پێوترێ بنزینی طبیعی بۆ لەبەرەوە چۆن مادەی چیاکەی تحویلێکی بۆ بنزین یەکسەر لەبەرەوە یەکێکی پارتی شەریکن طبعا ئەمان ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت هەناردەی دەرەواکەن طبعا لەم 320,000 بەرمیل بە عێراقیان وتووە ئێمە 115,000 بەرمیلی لە ناوخۆ سەرفەکەین هیچ کاتێک لە ناوخۆ سەرف نەکراوە من بە داتا لاماگە بە ناوخۆ سەرف بکرایە چ خزمەتگوزاریەکی گەیانە بە خەڵک بەس دوایی باسیەکەین حەزەکەیەوە بەڵام هیچی نەدراوەتە خەڵک هەمووی نەراوە بە قاچاق ئێستا ئەمڕۆ کۆبوونەوەیان کردووە کە لە کۆبوونەوەکە کە بە سەرکەوتووی نەبراوەتە سەر بۆ نەچوەتە سەر سەرکەوتوی لەبەرەوە 16 دۆلاریانداوە پێیانوتیان ئێمە 16 دۆلار کەمە وەری ناگرین ئەمە یەک دوو وتویانە ئێمە ئەبێ 115,000 بەرمیلیش لێی دەرکەین بۆ ناوخۆ سەرفیکەین کە ناخۆش کەسمان نە بەنزینی 450,000 دیناریمان بینی نە بەرمیلی نەوتی سپیمان بینی بە 35,000 و نە گازمان بینی بە 350 دینار و هیچمان نەبینیە هەر خۆیانەی بنەوەی تێرن و مەسەلە کۆمپانیەکانی فرۆشن و بە بازرگانی بەو خەڵکی ئەفرۆشن لەسەر ئەمانە ڕێک نەکەوتون اینجا دوای ئەوەش وتیانە وەڵا قەرزی پێش و قەرزی ئێستاشمان دەوێت قەرزی پێشوو چەندێکاوە لای حکوومەتی هەرێمە تۆ بیدە بە عێراق و ئێستەیش لەمە دوا من چەندێک بەرهەمەیانم ئێستا زوو کات یەکسەر پارەکەم بەرێ قەرزی پێشووی چی تۆ ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت ئینتاجەکەی یەک دەنگت لێوە ناتە 2 ساڵە نەوت هەناردەی دەرەوەکەی بۆیان ئینتاجەکەی ئەگەر ڕاستگۆی کۆمپانیەکان ڕاستگۆن شەریکی ئەمانین و شەریک نین بەیەکەوە بۆیانیان دەرهێناوە تا ئێستا لەبەر ئەوە پارتی وێکێتی پێیان خۆش نییە کورت و مختصەرینە و تەسلیم بکەن پێیان خۆش نییە پێیان خۆش یان بە شێوەیەگەی بێت تەسلیم بکەن لە قاچاقەکە دەیە بەڵێ زۆر بەرژەوەندیان لە قاچاقەکەیە هەم کۆمپانیەکانش بەرژەوەندیان لە قاچاقەکەی بۆ کۆمپانیا نەوتەکان بەڵێ کۆمپانیا نەوتەکانیش پێ بەرژەوەندیان لە قاچاقچێتیەکە هەیە جگ لەوەی کە تەسلیم بکەن ئەوەی کە زەختیان لێ کات تەسلیم بکەن ئەمریکایە مەسەلە ئەمریکا و عێراق ئەمریکا بۆ وا دەکەن عێراق لەبەرەوە لە موازنە تەسبیتی کردووە 400,000 بەرمیلەکەی یعنی بیدەن و نەیدەن لە ئۆپک لەسەریان حسابە باشە ئەمان بیدەن و نەیدەن ئۆپک لەسەریان حسابیەکە و ئەمە عێراق دوو جا زەرەرەکە وەک وایە ڕۆژانە 800 بۆ 150,000 بەرمیل زەرەر بکات ئەمریکاش نایە بە قاچاقا بڕوە بە ئیراندا لەبەرەوەی ئەمریکای سەگە بە تورکیا بڕۆشتا تەبیعی بوو کێشەی نییە بەس بۆ ئێرانەکە نایەوێت لەبەر لەگەڵ ئێرانە کێشەی هەیە مەسەلەن نەسزای لەسرە بەهۆی ئەم نەوتەوە نەوتی تر تێکەڵەکرێ ئەفرۆشرێ لە دەرەوە کۆمپانیەکان ئەچن لەوێش مەسەلە قاچاقچێتی ترەکەن و نەوتی تری تێداخلەکەن و نەوتی ئێران داخلەکەن بەناو نەوتی تر و ئەمە لەبەرەوە ئەمە اینجا بوو لە جەلسەکە مەسەلە دانیشتوون نوێنەری ئەمریکای لێ بووە لەبەرەوەی ویستێتی بزانێ ئەبزان کامیان ڕاستەکەن عێراق نایەوێت یان هەرێمە تاکیدم بۆی دەرکەوتو ئێستا کە هەرێم ڕاستگۆ نییە هەرێم نایەوێت ئەو نەوتانە تەسلیم عێراق بکە و ئەمەش بۆتە هۆکار ئەوەی یعنی بۆ زانیاریت ئەم میلەتە ئێمە زۆر ینی زۆر بەدبەخت و زۆر داماوە هەموو جارێک بەهۆی کێشەیەکەوە موچەکەی ئەبڕێت یەکەم جارۆبوونی بندیوارەکانیانەوە بڕیا دووەم یەکەم سەرەتاکەی لەبەر قسەکەی نێچیروان بەرزانی بوت ئێمە نەوت بەسەر بەخۆ فرۆشین نەوتی بەسەر بەخۆ فرۆش هەموو مای ناقڕ لەگەڵ خۆیە 1 ملیار و 700 میلیۆن بەرمیل نەوتی هەناردە کرد خەڵک نەیتوانێت موچەی خەڵکدا لە کات خۆیە لەگەڵ ئەوەشە 34 بۆ 35 بۆتە 37 میلیارد دۆلاریش قەرزارمانی کرد دووەم جا کە حەل بوو کێشەکە هاتن بەهۆی بندیوارەکانیانەوە بەهۆی ئەوەی کە نەیانتوانی ناوەکان بنێرن و مەسەلە کێشە ئەوە کێشەی موچە دروست بوو لە 2023 سێ موچەی خەڵک نەما لە 2024 موچەیەکی خەڵکی 12 نەدراوە ئەوە تەیسە مانگی 2025 مان وەرنەگرتووە ئەمە یەکەم ئەوە دووەم لەسەر ئەو ناوانە بوو بندیوارەکانی ئێستا لەسەر کۆمپانیەکانی ئێستا بەهۆی کۆمپانیەکانە کێشەی موچەمان بە دروست بووە تۆ کۆمپانیا لەناو موازنەیە نووسیتە من 400,000 بەرمیل تەسلیمەکەم و 16 دۆلار بۆ تۆ دانراوە مقابل چی 16 دۆلار هاوڕێ مقابل 6 دۆلار نەوتی عێراق نەوتی عێراق لە هەناردەک لە دەرهێنانیوە تا هەناردەکردنی بۆ ئەو سەری دنیا 6 دۆلاری تێتێ
بۆ ئەم 16 دلاری دانا خۆ عێراق ئەزانە سەرانە بە کۆمپانیەکانە دات بەس ئەڵێ با کێشەکە چارەسەر کەم یعنی تۆ ئەزانی لەو 16 دلارە کۆمپانیەکار چەند ئیسفادەکە 6 دلاری بۆ کۆمپانیەکارە لە هەموو بەرمیلێکی نەوت 6 دلار بۆ شێخ باز ئەڕات بەسکە تۆ پێشتر هەرێم داوای 32 دلاری دەکەێت وتیان 24 بۆ بەرهەمێنانە هەشتی بۆ گواستنەوە بۆ گواستنەوە هێش گوازم ئەزانی پێشتر داوای 32 بەڵێ ئەخ دەی قسەکانیان هەر ڕێک نیە ئەزانی بۆتا من ڕوونیکەم بۆ جەناب ئەو بۆریەی نەوتی کوردستان لە هەولێر دەست پێ ئەکا هەتا لە خۆرمەڵەوە بەناو خۆرمەڵ هەتا بەندەری گیان ئەڕوات دوو نەوتی تێکەڵەکرا دوو نەوت داخل لەکرا نەوتێک لە کەرکووک کە هی عێراق بوو نەوتێکی هەرێمی کوردستان نەوتەکەی کەرکووک 1 دلار و 30 سنتیانەدا نەقڵ باشە ئەمانیش 9 دلاریانەدا نەوت هەر نەوتە بۆی هەر بۆریە عرض هەر عرضە مەسافە هەر مەسافەیە بۆ من 9 دلار بدەم لە بەرمیلێکی نەوت 8 دلار زەرمان کردووە یعنی هەر بەڕاستی ئەگەر دادگایە کورە نەکدا هەر دادگایەکی بەسیتە بێ واز بێرە لە دادگایەکی زۆر مهم مۆشتانی ئەمریکا و بەسەر لە بریتانیاوانە هەر دادگای تۆزیان بۆنی عەدالەتی تیابێت ئەبێ ئەوانەی ئەو عەقدانەیە کرد هەڵواسرێن ئەی چۆن لە بەرمیلێکی نەوتە یعنی لە بەرمیلێکی نەوتە 8 دلاری بۆ ڕۆیە سپاس دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا سەرنجی بەڕەش لەسەر ئەو پرسیینەوە ئەگەر سەرنجێکە تێبێت چکە باس لەوە دەکرێت کە ئەمڕۆ بیانجام بۆ کۆبوونەوەکە و بەڕێژ چاوڕای کاریگەری دەبێت لەسەر پرسی موچە چکاوی کە بەڕێز هەم لە برێرەکەی دادگای فیدراڵی کۆمەڵێک مەرجی تێدایە تەوتینە میزانی مراجعەیە ڕاستکەین داهاتی ناوخۆنەوەتە و لە بودجەشدا 400,000 بەرمیلە کاریگەری دەبێت لەسەر موچە لە قۆناغیدا دڵنیایەوە پێم ئەو گرفتی ئێستا دروست بووە بەشێکی پەیوەندی بەمەوە هەیە ئەممان ئەزانین هەرێمی کوردستان یعنی بە تایبەتیش کۆمپانیاکان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە سوود لەم بارودۆخە ئەبینێ کە نەوت ئاوە بە قاچاق بڕوە لێپرسینەوەیان لەگەڵان نەکرێ یعنی بەپێی ئەو داتا و ژمارانەی کە هەیە کە لە سەرجەم کەلگەنەوتەکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2024 کە باسەکرێ ڕۆژانە تۆ بە تێگڕایی نزیکەی باز لە 114,000 بەرمیلی ڕۆژانە ئەکا ئەمە 314,000 ئەم 314,000 بە تێگڕایی ڕۆژە زیادی کردو شتێک و ڕۆژە کەمی کردووە یعنی لە 129 پشکی کۆمپانیاکانە ئەمجارە وزەم لەبەرەوەی خۆیان کریارەکان کڕی گواستنەوەیان داوە پارەکە زیاتر بۆ حکوومەت گەڕاوەتەوە لە هەموو حاڵەتێکە باسەکە لەوەیە ئەمە بۆ لە عێراقا بۆ نمونە بڕی تێچووی دەرهێنانی بەرمیلێ نەوت و گواستنەوەی ئەوەنەیە بۆ لە هەرێمی کوردستان ئەبێ وابێ ئەم کۆمپانیانەیە چیان خۆم کۆمپانیانە حتمما لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکان یعنی بمانەوە نەمانێت خۆ کۆمپانیانە هەموو کەس ئەزانێ اینجا ئەمە ڕۆژانە بە بەرچاوی دنیاوە نەوتی هەرێمی کوردستان هەرزان فرۆشەکەن یعنی ئەگەر ئەم نەوتە لە ڕێسەوەمەوە بڕۆشتایە ئەگەر بۆ نمونە بۆ با بڵێ لە هەرێمی کوردستان بای 4 تریلیۆن بۆ باوڵی هەموو ساڵەکە ئەگەر لێەوە بفرۆشانی نزیکەی ئەچێت 12 بۆ چووکەمان هەرزان فرۆشیان کردووە چووکە بە قاچاقی فرۆشن لەبەرەوە ئەمە یعنی بزانێت چ زەرێریشان لە ئابووری هەرێمی کوردستان داوە و لە ناو ناوبانگی هەرێمی کوردستان داوە و دوجار ئەم زەر و قەیرانەش بۆ بەرۆکی تاک بەتاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە بۆ یعنی تۆ نابێ بڵێ لەگەڵ بەغای ڕێەکەوم ئەبێ بەغا و هەرێمیش من قەناعەتم بۆیە کە کوتیان ڕێکەوتن یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیانەکەن ئەبێ یاسا جێبەجێکەی ئەبێ یاسای بودجە چۆن تیاهات و ڕۆژی 400,000 بەرمیلە قەرارە بدرێت چەندێکی بۆ ناخۆیە چەندێکی ئەدەی بە عێراق چەندێکی ڕەواناکی بەپێی یاساکە تۆ کار بکە بەڵام تۆ ئەڕۆی ڕێکەوتنێکی ترەکەی لەگەڵ کۆمپانیەکان یان لەگەڵ عێراقایکەی دوجار زیانەکەی خەڵکی هەرێمی کوردستانی دا بەداخەوە بە دڵنیایەوە ئەم پرسێکی هەتا من پێم وایە ئەو دوای ئەوەی بڕیارەکەی ژووری پاریس دەرچوو کە فرۆشتنی نەوتی لە هەرێمی کوردستان بە نایاسایی و بە قاچاق لە قەڵەمدا لە دوای ئەوە ئەتوانم بڵێم ئێستا هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دوو لاەنە دەسەڵاتدارەکە سوودمەندی سەرەکین بەڕاستی لەم بڕیار هەوتی قاچاقەکە بەدڵنیایەوە باشەکە بێتەوە 25 دوو ساڵ دەکە یعنی دوو ساڵە دۆلارێکی نەوتی قاچاقەکە دیارە چکە بڵێنەوەی کە هیچ دۆلارێکی نەخراوەتەوە خزمەتی موچە بێ پرۆژە بێ ئەمە هەمووی بە زمانی داتا و ژمارە قسە باش ئێستا باز لەواکەن کە ساڵی 2024 ئەگەر باسی ئەو نەوتاکەی کە فرۆشراوە ڕۆژانە لە هەرێمی کوردستانەوە کە 314 بە تێگەڕایی و باسی ئەوواکەین کە ئەمە هەمووی نزیکەی پارەیەکی زۆرەکە بەشێکی بۆ کۆمپانیەکانە بەوەی تر لایشیە لای هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2024
399 ملیار دیناری ڕادستی حکوومەتی عراقی کردەوە و داهاتی ناوخۆ تەنیا 399 ملیار کە داهاتی مانگێکە کە باز لە 4 تریلیۆنەکە ئەم 4 تریلیۆن زانی موچەی چەرمانگی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە نزیکەی 4 مانگ زیاتر مانگی 12 شی نەدا ڕاست کە لە کاتێکە حکوومەتی عێراقی 441 ملیاری بۆ مانگی 12 نارد ئەموتی لەبەرەوەی کورتێنانم هەبووە لە مانگەکانی پێشوە ئەوەی پێپڕەکەمەوە ینی بەداخەوە یاریەکەکەن بەڵێن هەر بە ئەوەی داهاتی ناوخۆ بە پێی بەڕێزبێ زیاتر لە 4 تریلیۆنە 4 تریلیۆن و 4 تریلیۆن زیاتریشە لەگەڵ 10 تریلیۆن و 700 میلیارد 4 تریلیۆن 700 میلیارد 10 تریلیۆنیش لە بەغداوە هاتە بوو داهاتی نەوتەکە شەر لێگەڵی ناوخۆ ون بوو داهاتی ناوخۆ لەبەرەوەی ینی هەرێمی کوردستان لە داهاتی کەم نییە بەڵام ئەم داهاتە لە دەستێکی ئەمینانە بۆ ئەوەی بۆ خزمەتی هاوڵاتیانێک سەرفکرێت ئەمە کێشەکەی ینی گرفتە سەرەکیەکە لێرەدا ئەمەیە بۆیە ئەگەر هەتام عەقڵێتە لە هەرێمی کوردستانە لەسەر حکم بێ تەسەور ناکەم گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان باشتر بۆ چونکە ئەمانە یەک ئامانجان هەیە یعنی لە دنیاە حیزب و حکوومەت و وەسیلەن بۆ خۆشگوزەرانی خەڵک بۆ خزمەتی خەڵک لێرە ڕێک پێچەوانە بێتەوە خەڵک و خاک و نیشتیمان و داهات هەمووی وەسیلەن بۆ خزمەتی گیرفانپڕکردنی مەسوولەکان و خۆشگوزەرانی حیزب و دەسەڵاتی حیزب باش بەس ئەوەش کێشەش دروست بوو تەمبری کاری وەزارەتی دارایی عێراق لە پشکی کووردە ئەو توێتی لەسەر موچە دەستی لە کار کێشاوەتەوە پێت وایە شتی لەسەر موچە بیان شتی تر بوو مامۆستا بریکاری وەزیر دارایی بەڵێ بەڵێ پێشتریش هەر بریکارێکی تری لێ بوو ئەوی شەر ئەوە بوو لێوە بوو بەداخەوە تەسەور ناکەم هەو کارەکەی ئەوە بوو بێ بۆ چووکە دوجار ئەوە برادرشکە دانێن ئەوی شەر لە پشکی ئەوانە و ئەوەی پێشتر بۆ وای نەکرد بەداخەوە یعنی ئەو بەرپرسانی کە لە بەغان بە تایبەتی لە دوولانەکەی دەسەڵات هێندە بەرژەوەندی حیزبی و منافەسی حیزبی و باسی بەرژەوەندی خۆیانی هێندە باس بەرژەوەندی کوردستان و نیشتیمان و هاوڵاتیان نییە ئەو منافەسەی کە لێرە هەبوو گواسیانەوە بۆ بەغاش بەداخەوە لە بەغا سنگ و پێگەی کوردیان زۆر لاواز کرد و وەکو وتمان یعنی تۆ سیرکە لە ماوەی 34 ساڵ ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە تۆ ئەگەر بێ پۆلێنێکی ئەم ساڵانە بکەیت جارە لە سەرتاوە شەڕێکی خوێناوی ناوخۆیان کرد کە پەلچێشی سوپای ئەم لاولایان کرد ڕۆڵی کوردیان پێ لەناو برد لەسەر داهاتیش بوو لەسەر چی بوو لەسەر ئەو کاتە باسی ئیبراهیم خەلیل بووە گەلیان ئەمە ئەوە دوای ئەوە شەڕی ناوخۆ دوای ئەوە بینیمان حکوومەت دوو ئیدارەیان دروست کرد کە خەڵک پێی وا بۆم ئەزمونە بگوازرێتەوە بۆ دنیا و کورد لە هەموو دنیاە شانازی پێوە بکە بەس ئێستا ئەزمونە ئێستا بۆتە مای شەرمەزاری کورد لە هەموو دنیاە بەڕاست یعنی لەکوێی دنیادا هەیە حکوومەت لە ساڵێکا 4 موچەی داوە بە فەرمانبەران ساڵی 2020 هەرێمی کوردستان 5 موچەی داوە بە فەرمانبەرەکانی بە لێبڕینەوە کاتێک لێبڕینەکان کۆکەی و موچەیەکەکە 4 موچەی دا بەڵێ 7 موچەی تاویشی خواردووە بەڵێ لەبەرەوە بەداخەوە یعنی ئەمە بۆیە ئەڵێم یعنی ئەم ئەزمونەکە بە مانای و 6 کەس خواردووە و ئیرادەیەکیش نییە بۆی تەجاوزی ئەم کەم و کوڕیانە بکەن بەردەوام ڕۆژ بە ڕۆژ گرفتی تر ئێستا ئەو عەقدانەی کە لەگەڵ وەزارەتی سەحا ئەکرێ بۆ نمونە پێدانی تاقیەکان بەکردی تایبەت بڵێ یعنی بەداخەوە یعنی هەر ڕۆژ بە ڕۆژتی تازە ئێستا باز لە مەسلەی خانوبەرە و تاپۆی هاوڵاتیانیشە یعنی مەجالێک ناهێڵنەوە تا هاوڵاتی هەرێمی کوردستان سودمەن بێتیە ئللا ئەبێ هاوڵاتی و داهاتی بگەڕێتەوە بۆ کۆمپانیاکە سوپاس دەکەم کەکتۆر بەچیم کێشەی چارەسەر دەبێت ئەوەی کە ئێستا کۆمپانی نەوتەکان یعنی بڵێن حکوومەت هێرێ بەنیما بەسەر چێرم دەڵێ دەبێت میلیارێک بەغدا بیداتەوە میلیارێکی کۆمپانی نەوتەکانی لەسەرە و دەڵێ دەبێت تێچووی هەموو نەوتەکەش بدا بەغداش دەڵێ من تەنها تێچوویە و بەڕێدەم کاناردە دەکری لەسەر بڕی ناوخۆشەوەی کە بەڕێزووتر ناکۆکیانەیە ئەم کێشەی بچی چارەسەر دەبێت دەزانێ هەرێم ناوێت چارەسەر بێت ناوێت بەڵێ ناوێت چونکە هەر بزانیاری حساب نەوت بفرۆشە 6 دۆلارەکە تۆ هەر لەسەرەوەی کە جارێکان نەگەشتۆ شوێنی خۆ 16 دۆلاری لێ ببڕی وانە بۆ بەرمیلەوت نەخەزیانەکە هەفتە و هەفتایە ئێستا هەفتایە ئێمە نەوتی ئێمە هەفتا ناکەەوە بنتە هەفتایە باشە 65 دۆلارەکە 6 دۆلار 6 دۆلارەکە هەر لە اینۆ 16 دۆلاری ئەڕوا چەندێک ئێمێنێتەوە 50 ئەمێنێتەوە لەم 50شە تۆ بی بڵێن بیسی ترشم بەرێ و نازام چیم دەرێتتر خۆ عێراقڵەتی من نەوتم بۆچی تر خۆ نەوتی ئیسفادەی نەما گشتی تۆ پارەکەی دەبرد وانە لەبەرەوە تۆ بتەوێت ڕێکەوی جیایە بتەوێت تێکیدەی جیایە
ئەمە بۆ تێکدانە ئوستاز بۆ تێکدانە بەڵێ ئەم قسانەی کۆمپانیان تێکدانە لە پێناو لە پێناو خۆیان کاکە بە قاچاقچێتی یەکێتی و پارتی زۆر سوودمەند بوون داهاتی ئەم 2 ساڵەی نەوتی قاچاق 11 ملیار دلار بووە بوجەی ساڵێکی ئەمەیە 2024 بەڵێ لە منی وەرگرە بە حسابات بۆ تەڵێمەوە گشتی بۆ وەرەقی من خۆم گشتیم حساب کردو خۆ لە خۆم حتا ئینتاجەکانی یا ئینتاجەکانی تاوکێ 113,000 بەرمیل ئینتاجەکە ئەرتوش ئەوە نەفلان ئەوە گشتی کاتی خۆی من کردومە ئەنی ئەوە نی بڵێ لە خۆمانە قوڵ بکەین داهاتەکەی نزیک بۆ تۆ لە 11 ملیار دلار یعنی بوجەی ساڵێکی خۆمانە ئەم نەوتەکەی خۆ دلارێکی سرف کراوەوە 1 دلاری بۆ کورد سرف نەکراوە ئەوەی بۆ سرف کراوە وازە بڵێم ئەوەی سرف کراوە بۆ بنەماڵی بەرزانی و تاالبانی بووە باقیگەشی درراوە بە کۆمپانیەکان ئێستا پرسیارەوەیە ئەم کۆمپانیانە 2 ساڵە نەو دەرەکەن بۆ دەنگیان نییە بۆ ئێستا لە کاتی عێراق دەنگەکەن مەرجیانەیە کۆمپانیەکان خۆیان کاکە خۆیان شەریکن ئەمە لە غالبی وەرگرە ئەو کۆمپانیان ئەو عقدانەیان کردووە بڕوا بکە ئەگەر محتەل بووین محتەل يعني محتل ناو داگیرکردن ناو عرضەکەمان بۆیە ئەو عقدانەی نەکردا یەکەم عقد کۆمپانیایەکی تورکی کردوێتی لەگەڵ عێراقا بەو ڕێژە نیسبەی بە خۆی دانەناوە کە داگیرکرد بۆ عێراق تورکیا و بریتانیا هەردووکیان هاتوون عێراقیان داگیر کردە کۆمپانیایەکی تورکی هاتووە ئیشی لە نەوت کردووە لە مەجموعەی حەقلێکێک لەوانە چیا سورخە لە حەقلی کەرکووکە بابە گوڕگوڕە عقدەکەی ئەوەندە زۆر نییە باشە تۆی کورد چۆن ئەم عقدەت کرد ئەگەر بۆ خۆت نییە کاکە بۆ خۆیانە وازح ئەم پارە بۆ خۆیانە وەری ئەگرن ئەجا ئێستا موچیان خستۆتە غەرغەرەوە لە پێناو خۆیان پێیان خۆشە موچەنێت دەسەڵاتدارە دوو شتەیە بەوە زانانی یەکەم پێی خۆش نییە بێت ئەزانی بۆ لەبەرەوە هەموو ڕۆژێک بڵێت ئەوە ئۆپۆسیۆن وتی نەوت تەسلیم کە ئێمە نەوتمان تەسلیم تەوان درۆشەکە نەوتی تەسلیم خۆی کردووە تەسلیم کەس نەکردووە نەوتمان تەسلیم کرد ئەوە موچە نایە هەموو ڕۆژێڵە تەیف سامی کێشەی بۆمان دروست کرد یعنی پارتی 35 پەرلەمانتاری هەیە و دنیایەک وەزیر و گزیر و عەمید و ڕائید و فڵانشت و لیوا و ئەلویە و نازام چی هەیە لە تەیف سامی ترسیەوە یعنی تەیف سامی ڕێگری لێک ئەگەر قانونی نەبێت بڕوا ئەکەی ئەگەر تەیف سامی قانونی نەبێت پارتی بێڵێ ئاوا جوولە بکا بە دڵی خۆی تۆڵی سەر بۆ دەرکەزان بۆ دەرکراوە بریکاری وەزیر نەبووە نەچۆ داوام بکات لە کات خۆیان هەموو ڕۆژە چۆ بۆ لای سەرۆگەزینا قسەی تەیف سامی بردو قسەی ئەمی بردو قسەی ئەوی بردو سەی مەنگری وەرە مەقسەی تۆ بندیوار بووە بەڵێ بندیوار بوو پێ وتێتی کاکە گیان تۆ وەکیل وەزیریت ئەبێ 5 ڕۆژ داوام بکەیت داوام ناکەی قسە ئەگوازی تۆ لە وزارەتەکە خۆیان دەڵێن لەسەرەوە کەوتێتی بادۆسی موچەخۆرانی هەرێم لای من بێ بۆ بەچە حەقێک لایەوە بۆ نمونە موچە لە کاتی خۆی بدرێ وتێتی لەسەرەوە دەمەقاڵی پرسیار بکەم پرسیار لە جەنابەت بکەم خۆ وەزیرەکەش کورد بوو بۆ موچە لە کات خۆیان نادرا وەزیرەکە کورد بوو هەم بۆ هوشیارزیباری خاڵۆی مەسعود بارزانی وەزیر بوو بۆ موچە لە کات خۆیان نادرا فواد حسێن لە کاتی ئێمە وەزیر بوو بۆ موچە لە کات خۆیان نادرا یعنی وەکیل وەزیرێک موچەکە ئەگە وەکیل وەزیرێکی باش دانێ وەکی موچەکەمان دێگەن موچە لەسەر ئەساسی داتا و ڕقەمە دارا وازح باسی کرد لە موازنەت کاکە مستحقاتی تۆ دیاری کراوە و ئەوەی کە تۆ ئەبێ تەسلیمیکەی دیاری کراوە تۆ تەسلیم ناکەی داهاتی ناوخۆ لە 2024 399 ملیار تەسلیم کردووە لە 2025 چاوەڕێی موچەی مانگی دوو ئەەکەی داهاتی ناوخۆی مانگیەکە تەسلیم نەکردە تەسلیمیان کرد 50 بەزانجانێ کاکە 300 ئەنجا ئێستا چیەکەن وستان حەزەکەم تخوا بامە وازە بڵێ خەڵک ئەمە نازانێ ئەڵێ ئەوە کارەبای دا بە کەرتی تایبەت ئەوە سەحەی دا بە کەرکی تایبەت ئەوە تۆماری نازامچی دا بە کەرکی ئەوە ئیجازەی دا بە کەرکی تایبەت ئەوان بە عەقڵانەوە ئەکەن ئەیانوێ داهاتی ناوخۆ سفرکەن داهاتی ناوخۆ بە تەسلیمی عێراقیکە ناوێت تەسلیمیکە ئەیداتە کۆمپانیەکانی خۆی ئەیداتە کۆمپانیەکانی خۆی بە تایبەت بۆ لەبەرەوە ئێستا مەسەلە داهاتێک ئەگەر لە وزارەتی عەدلەوە هاتوو بۆین داهاتی وزارەتی عەدل چییە ئەم مەسەلە تۆماری بخان و بەرە و نازام چیست ناچێ بۆ موازنە ئەمە داهاتی سەحا ئەبێ بێتەوە بۆ طبعا داهاتی سەحا ئەبێ بێتەوە بۆ مەحافەزەکە سەر بکرێ ئەم چیەکە بۆ مەحافەزەکە سەرفی ناکە بۆ عێراقیشی نانێرێ ڕێگەیکا بە عقد و عقودات و ئیدا بە کۆمپانیایەک وەرەقی ئەمەنەت بۆ ئێنێڵە بەم عقدە و بۆم نازام چی ئەوە ناکە هەر نەوتەکەش وا بوو
1 ملیار و 700 میلیۆن بەرمیل نەوتیان فرۆشتە کورە تایسە لە دیار شتیوانیە 1 ملیار و 700 نەتوانین موچە وەڵای بیشیان کڕیاوەنە قەرزار نابوو خۆی 30 میلیۆن سیکە خۆی حسابمان کردووە 30 میلیاری دەستکەوتەوە خۆی واڵێ بەچە درۆکە لای من ئەوانە درۆ مەجموعەیە درۆزنن بەس درۆک سازن درۆ سازەکەن ئەڵە 30 میلیارمان دەستکەوتەوە 30 میلیارد دلار دەستکەوت باشە وەڵا نەوت 30 میلیارد دلار دەستکەوت 36 قەرزدار ئێکاکە ئەو نەوتەمانە کڕی بە سیەکە 6مان بۆ ئەماوە ئەو نەوتەمان کڕی بە سیەکە و 6ەکەشمان بۆ بەس ئەگەداریەوەش بکاتەوە 100 تریلیۆنیش لە بەغداوە نهاتەوە بۆی ئەوەی کەنەوە نادەکرا پشکێرێ زەرەر ئەمانە وان ئوستادیان ئەمان بە کەم ڕازین بۆ گیرفانی خۆیان بە زۆر ڕازی نین بۆ تۆی هاوڵاتی و من هەموو جارێک ئەمە وتووە ئەم کێشە تاکە چارەسەری تەوتینە کێشەی وتە بەڵێ تاکە چارەسەری خۆ ئێمە هەمومان چوین بۆ محکەمەی ئیتیحادی ئەمانزانی مەوزوعەکە چییە دوای دراسەکردنێکی زۆر دوای شەڕێکی زۆر لە پەرلەمانەکە دوای ئەوەی کە دراسەمان کرد دوای هاوردمان و بردان بۆمان دەرکەوت تەوتینە و پارتی یەکێتی نایەوە بە هەردووکیانەوە نانەوێت تەوتین بکرێت پارتی یەکێتی درۆیە کرد کاتێک تەوتینەکەم ئەو کاتەش ئەماوت بەس خەڵکی نەگەشت لێمان ئەماوت ئەمان درۆکەن ئەمانە ماڵی تەوتین نین چۆن تەوتینەکە هێزی هەفتانیوەی بندیوارە چۆن تەوتینەکە لە هێزی هەفتا خەڵکە ناسم لەسەر بەنزیخانەیە لە هێزی هەفتا خەڵکە نازم باخەوانە لە هێزی هەفتا خەڵکە نازم ڕائید و عەقیدە ناوخۆی لێک ناکاتەوە ناوەکەی وەسیانی بێش بۆم بنووسە ناینووسێ نایزانێ بینووسێت لەبەر ئەوە نەیەکێتینە پارتی لەگەڵ تەوتینان نییە بەس ئێمەی بە هاوڵاتی ئەبێ شەڕ بکەین بۆ تەوتین و بەردەوام بین دێمە خزمەت ماوەسا دارەسەبارەت بەوەی کە ئێوەکو پەرلەمانتارە نەتوان لە بەغداد سەرێکارێک بگرنە بەر یعنی ئەگەر عێراق کەم تەرخەم بێ ناتوانن بانکێشتی وەزیری دارایی یاخود پێشیش بانکێشکراوە ینی لێپرسینەوە بکرێ ینی لە بەغداوە هەموو مانگی ئەو کێشەیە دووبارە نەبێت دواکەوتنی موچەیە مەسەلەی نەوتەکەیە یەکێ لەو وەزیرانی کە زۆرترین بانکێش کراوە بۆ لیژنەی دارایی بۆ پەرلەمان وەزیری دارایی عێراق بووە ئامادەیشە بۆ هەموو جارێ یەک جار داوای وەزیری دارایی هەرێمیان کرد ئامادە نەبوو ماڵەوتیان ڕوبەڕوو یەکتر ببنەوە وتیان هەردووکیان لە پەرلەمان داوایان کرد بێن ئەمە هینێ بکەن بزانانی خەتای چێ یعنی ئەمەڵێ من داهاتم تەسلیم کردو ئەوڵە تەسلیمی نەکردو لەبەرەوە کاتێک وەزیری دارایی دێتە لیژنەی دارایی یا دێتە پەرلەمان تەوزیحی خۆی ئەدا خەتاکان لای هەرێمی کوردستانە ئەمەش بێت نوێنەریانە بێ ناڕۆ گرفتەکەمان لە چیە ئێمەش تۆ ناتوانانی بەڕاستی دیفاع لە شتێ بکەی کە هەڵەیە من هەر ئەم سێشتەوە پێڵم تەوتینی کردو هەرێمی کوردستان نەیکردو داهاتی ڕادست کردووە نەیکردووە لیستی نردووە بە ڕێکوپێکی نەیناردووە یعنی هەتا جارێکیان ئەو بەڕێستەی فسامی باسی لەوە کرد وتی پلە باڵاکان لە عێراقا تر عددیان چەند عێراق لە 920ەوە دەوڵەتە هەرێمی کوردستان با بڵین 91ەوە دەوڵەتە عێراق 15 پارێزگایە هەرێم 3 پارێزگایە وتی لە 157 موچەی پلە باڵەکانی هەرێمی کوردستانە لە 157 پلە باڵەکانی هەموو عێراق لە هەرێمە بەڵێ یعنی ئەمە تۆ کە چۆن لێ پەرێزی هەرێمی کوردستان پەرێزێکی پاک نییە لەبەرەوە تۆ ناتوانانی بەڕاستی دیفاع لە شتێ بکەیت ئێمە زۆر جار ئەومان وتومان ئەگەر ئێوە هەتا ئێمە ئەم جەماعەتی هەژماری من هاتن بۆ پەرلەمان و ڕووکردنەوەیاندا و لەسەر جا قسەیەکیان کرد وتیان هەژماری من و تەوتین هیچ فەرقی نییە ئێمەشمان دی فەرقی نەدا با خەڵک تەوتینەکە بکە کاڵەی فەرقی نییە واز لە خەڵک بێن بە ئازاد بێ يعني بالفعل ئێستا هەمومان ئەو قەناعەتەمان بۆ دروست بووە هەرێمی کوردستان نایەوێ چێشەیە چارەسەر بێت ئەوێ موچەی خەڵکی کوردستان لە بندەستی خۆیان بێ و بەیانی لە انتخابات و لە کۆمەڵ شتا پێ بفرۆشێتەوانێ یعنی بۆ پێی وابێ کە چۆن بڵێ ئەها وەکو خێر بکا بە خەڵک کە ئەمە مافێکی ئاسایی یاسایی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بەداخەوە لەبەرەوە هەرێمی کوردستان نایەوێ ئەمە چارەسەر بکە تۆ بیرکەرەوە هەرێمی کوردستان وەفدی ئەنار بۆ بەغا 200 ملیار و 400 ملیار و 600 ملیار و بە منحە و بە سولفە و بە قەرز و ئێستا بەپێی بڕیارێکی دادگای فیدراڵی هەموو مانگە 950 تا گەیاندانە نزیکەی 998 میلیارد دینار ئەنێرێ ئەڵە بەس لە 150 داهاتەکەم ڕادستکە نایکە ئەوان تا مانگی نۆ موچە هەموو مانگە ناردیان کاتێ ئەم داهاتی نەنارد کاتێ تەوتینی نەکرد کاتێ لیستەکەی بەردەوام پڕ بوو لە هاڵۆپەڵە ئێوەش بێ مراجعەی خۆی بکاتەوە ئەی مامۆستا ئێستا چارەسەرەکە چییە ئێستا خەڵک باشە چارەسەر چییە نەوتە ئاستەنگیە چارەسەرەکە ئێمە خەڵک بە دوای چارەسەر ئێمە لەوێ چەندین جار واژومان کۆ کردوەوە لە ئەنجومەی نوێنەران داوامان کردووە کە ئەم کێشەیە لایەنی مقەسیر مام ئیجراعاتی لەگەڵا بکرێت
ناکرێ موچە خۆرە فەرمانبەرە لە هەرێمی کوردستان سزا بدرێ عقوبە بدرێ مقصر حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتێکی دیاری کراوە یا حکوومەتی عێراقی فیدراڵە لەبەرەوە بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرێ هەمومان ئەزانین ینی بۆی شتەکە واقعی باسکەین عێراقیش لە بارودۆخێک هەیە خۆتە زانی بەرەوە هەڵبژاردن ئەڕۆین باشە لەوانەیە جۆرێک لە بەرژەوەندی هاوبەشیان هەبێ لەگەڵ لایەنەکان پێویستیان بە هاوبەیمانێت هەیە پێویستیان بە تشکیلکردنەوەی حکوومەت هەیە پێویستیان بە یەکتر هەیە هەستەکەی ئەوانش جۆرێکە هەال لە بەداخەوە یعنی مماتەڵە پێم وایە کە تۆ بڕیاری دادگای فیدراڵی هەبێ ئەیتوانێ عێراقی جراحەتی جدی لەگەڵ کەسی مقصیرا بکە تر هەر کەسێکە هەرێمە یا بەغایە گرفت دروستەکە یعنی ساڵێک و نزیکەی مانگێکی بەسەرات تێپەڕی و پرۆسی تەوتین هەر لە شوێنی خۆی پەنتەر ناشەکە وایە بەداخەوە نایانەوەی بکەن بۆ چووکە کاتێک ئەم تەوتینە جا ئەمان هاتن چیان کرد تەفسیرێکی هەڵیان بۆ بڕارەکەی دادگای فیدراڵی کردویان لە خەڵکیان کاکە ئەمە لێدانە لە قوارەی هەرێم و لە شکۆی خەڵکی کوردستان و لە ئەمنی نیش قەومی و ناو بنێرین ناوێن نارکۆدیان ناو بۆ شوێن نێری سەرۆک کۆمارەکە و کووردە جێگیری ڕێز دۆراکەت کووردە جێگیری سەرۆکی پەرلەمانەکە و کووردە ئەم هەموو وەزیر ئێنا بۆ ئەوە نانێری هەر جێگیری وەزیری دارایەکە کووردە کە تۆ ناوەکانی بۆ نێری مەگەر ناڵە ئیشەکە لەبەرەوە یعنی بەداخەوە هەستەکەی ئیرادەیەک نییە بۆی ئەم کێشەیە چارەسەر بکرێ بۆ چونکە ئەم کێشەیە چارەسەرکرا جەماوەر قانجازەکە فەرمانبەر سوودمەند دەبێ خانەنشین سوودمەند دەبێ بەڵام دەسەڵات زەرەرمەند دەبێ ئەگەر ئاوا بێ وەکو ئێستا دەسەڵات سوودمەندە و هاوڵاتی زەرەرمەند باش موچەی مانگی 12 بەبێ دەنگی موچەی مانگی 12 لای هەرێمی کوردستانە کاک حەشیم بەبێ دەنگی موچەی مانگی 12 لای هەرێمی کوردستانە ئەبێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان لەو مافەی خۆیان خۆش نەبن باشە لە عێراق کابینەکەی سوودانی دەوێرێ موچەیەک بخوا لەبەر خەڵک لەبەر دڵنیا بە یەک مانگ نەیدای ڕوخێ ڕوخێ من قەناعەتم وایە حتى یەک مانگ موچە ئێمە ڕازی بین بە هەموو شتێک ئەمان ئەزانین چیان کردووە ئەمان لە هەرێمی کوردستان سیاسەتێکیان کردووە ئەڵێ مەرگیان پیشانی خەڵک داوە بۆی بە لە زووتار ڕازی بێ ساڵی وەها بۆ هەژ موچەی دەست بەسەرا گرتووە شەشی بەسەرا گرتووە پلە بەرزکردنەوەی نەهێشت دامەزراندنی نەهێشت یعنی فشارێکی کارەبای هیچ خزمەت گوزارێکی نێشت ئێستا خەڵک وای لە هاتووە بەداخەوە ئەڵێ ئەگەر هەیە یەک موچە بێ مشکلە نێخوا ئەگە موچەکانی ترمەدات کە ئەسڵ وایە لە یەک دیناری خۆی خەڵک خۆش نەبێ سوپاس دەکەم کاکتۆر چوار خولەکمانەوە ویست باسی ئەوە بکەیت ئێستا داهاتی بڵین ئەو بڕێکە بۆ ناو خۆ بەکارێت چونکە باز بکەین ئێستا بەرپرسانی هەرێم وتیانە ئێمە 300,000مان هەیە با 185 بۆ هەناردە بێگەر ڕێکەوتن کرا ئەوی تریشی بۆ ناو خۆ بێ باسی 6,000 بۆ ناو خۆ هەندێکیان دەڵێن 6,000 بۆ نەزەندان 46,000 دەدەمێ 46,000 کێشەی لەسەرەوە ئادەبا بەڵێ عێراق 46,000 بەرمیل لێداتە خۆی داوای کرۆ بۆ ناوخۆ توێتی ناوخۆمەوە تێ 46,000 بەس ئەم ئەڵێ من 115,000م داوەتە ناوخۆ ئەمە 2 ساڵە باشە من بۆتی ڕوونەکەمەوە 115,000 بەرمیل چەندێکەکە بەنزینوانە 115,000 بەرمیل 18 ملیۆن و 55,000 لترەکە نەوتی خاو لە ڕۆژێکە بەڵێ کە ئەم نەوتی خواوە داخلی مەسفای بکەین ئەبێ 35 بێتە بنزین یعنی 6 ملیۆن و 300,000 لتری ڕۆژانە داواتە خەڵک بە 6 ملیۆنە بە 450 بە قسەی خۆی ئەمە ینی تۆ ئەڵێ من وەریەگرم بە سفر ئەبێ بە سفر بیدەیت تۆ خەڵک ئەیوانە تۆ کە نەوت دا بەشەکەی بۆ خۆ دەڵێ من ئەوەنە نەوتمەوێ بۆ ناوخۆ یعنی ئەوەنە نەوتمەوێ بە $0 ئەم بە $0 ئەوێن ئێکۆ کەسمان لترێ نەوتمان وەرگرتۆ بە 450 دینار نە ئەجا بینە سەر نەوتی سپی ڕۆژانە 2 ملیۆن و 166,000 لترەکە بۆ ساڵێک ئەکاتە 3 ملیۆن و 900 بەرمیل 900,000 بەرمیل یعنی هەموو ماڵێک خۆی عدەدی سوکانی ماڵ خێزان 1 ملیۆن و تقریباً 300,000 هەموو یعنی هەموو ماڵێک 2 بەرمیل و نیوی ئەبێ بە 35,000 دیناری وەرگرت پێ یەک ماڵم پێ بڵێ لە هەرێمی کوردستان بەرمیلێکی نەوتی وەرگرت پێ بەوە بەرمیل وەرگرتەوە بەڵام 104,000 ئەخ بە 135 جەڵێ نێونێگرێ اینجا 35,000 ڕۆژانە 3 ملیۆن و 611,000 لتر گاز ئەبێ بە 350 دیناری دابێ بەخەڵ داواکەم لە مۆلیدەکان لەو خەڵکە لە ئەوانەی کە بار هەڵگرن بزان لتری گاز بە چەنەکڕن باشە من پارەکەی لەکوێ تۆ بەناو من وەرشت وەرەگری یعنی لە عێراقا ئەمان بەناو ئێمەوە هەر نەوت وەرەگرن گاز و غاز وەرەگرن طبعا بۆ زانیاری ئێمە حەقلێکمانە ناوی کۆڕمۆڕە
ڕۆژانەی 1200 تەن غازی LPG ماڵان ئینتاجەکە باشە ئەیدایانێتە کۆمپانیای ناوی ساوس کوردستانە باش ئەم کۆمپانیا زۆربەی بە قاچاق ئەنێرێتە ئەفغان وەستەکانم لایە بەخوای عەزیم وەستەکانم لاگرتە بڵاوەکەم بۆت حتا بۆ سوورێشی نردووە کاتی خۆی لە کاتی حائینە ئەو ناوی چییە بەشارە بۆ سوورێش ڕۆشتووە سەیکە بە قاچاق ڕۆیە بۆ ئەفغانستان بۆ پاکستان بۆ ئەرمەنستان کەچی خۆمان ئێستا کێشەی غازمانەیە ئەزانی تەنی غازی لە ماوەی 24 ساعت چەندە زیاد کرا 400 دیناری خستوتە 400,000 دیاری لەولێر بۆ تا 15,000 لە سلێمانی خۆم سعر مین کردو دوێنێ شەو یەک بتڵ غاز بە 19,000 دینار بووە بازرگانیەکە بازرگانی خۆ ئەمەکەی تر نەماوە تەلەفۆن بۆرکێکی تو بدناداتەوە باشە کەسێک نییە ئەم پارانە بوو چۆڕوە باشە ڕۆژانە ئەو کۆرمۆرە 20,000 کۆندێسەی بەرهەمێنێ چی هەلێکوێ غازی ئێمە تەولید ناکرێ غازی وشک ئەیبەن لە مەحەتەکانی خۆیان بەرهەمی کارەبای پێێنن کارەباکەش بە محەتاتی بەرز بە ڤیدەری بەرز ئەنێرن بۆ عێراق ئەی فرۆشن گازوایی لێوەرن گازوارەکەش ئەفرۆشن تۆ مزڵم خەڵکیش بە کارەبایە ئەوێنی کارەبا 24 ئێوەتە کارەبا کاتە 24 ساعت گرانی ئەکا یعنی کارەبا خۆی بە ئەرزانترەی کڕێ لە کۆمپانیاکە چۆن تۆ بە گرانتری فرۆشیت یعنی خۆی کیلۆواتێک بە 45 دینارە کڕێت ئێستا دەڵێن کەمترین نرخ لەو 24 کاتژمێری بە 100 کیلۆوات بە 100 دینار بە 100 دینارەوە ئەگەر هەریج دانەگرسێنێ گە داگیرسێنێ چێتە 200 لەبەر ئەوە ئەم هەموو داهاتانەی کە کۆ ئەکرێتەوە ئێمە وەکو عەرە بەڵێت یعنی بەڕاستی وفرة الإنتاج ولكن سوء في التوزيع توزيعمان نییە پارەکە زۆرە تەسەوڕەکەی 2024 داهاتی ئەم هەرێمە گەیشتەتە 18 تریلیۆن دینار بەشی نەک 14 موچە بەسی 20 موچە ئەکە کەچی موچی قرزار دەچوو کاتە پارەکان بۆ ئێمە نییە بۆ خەڵکی ترە سپاس دەکەین سپاس دەکەین ماوەستادار سپاس ئێمەدەبوونتان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ